تەرمی تێکۆشەر و پێشمەرگەی پارتیزان شێخ لەتیف بابە ڕەسوڵە کە بەیانی ئەمڕۆ بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. ئەم فەرماندە قارەمانی گەرمیان لە تەمەنێکی کەمدا دەبێتە پێشمەرگە و لە 40 ساڵی ڕابردوودا لە نێو خەباتدا بەبێ دابڕان بەردەوام بووە. 29 ساڵ پێش ئێستاش لە ڕاپەڕینی ناحیە ڕزگاری بەشداری کردووە. ئەمڕۆژ لە یادی ڕاپەڕینەکەی گەرمیان و ڕزگاریدا بۆ یەکجاری چاوەکانی لێکنا. شێخ لەتیفیش وەکو پیاوێکی بیۆر و پاک و دەست پاک و دەم پاک و تێکۆشەر و کەمیۆنە هیچ درێغێکی نەکردووە. بەداخەوە 29 ساڵ بەر لە ئەمڕۆ شێخ لەتیفی فەرماندە یەکەم پەیامی ئازادکردنی شاریکەلاری بە خەڵکی کوردستان ڕاگەیاند و بەشداری لە پرۆسەی پاکتاوکردنی بە ئەسیە فاشستەکانە و ڕاماڵین و چۆڵکردنی چۆکدادان بە دایکەرانی کوردستانە کردووە. ئەمڕۆ لەو ساڵ ڕۆژەدا بەداخەوە گیانی لەدەستدا. بە تەنها خۆمان بە خاوەنی ئەم ماتەمینیە نازانین، بەڵکو ئێوەی هاوڕێ و هەڤاڵ و هاوسەنگەر و کەم ئەندامانی هاوسەنگەری ئێوەی خەڵکی ئازیزی گەرمیان خاوەن و کەسی یەکەمی ئەم ماتەمینەن. بە ناوی خۆمان و خانەوادەی شێخ لەتیف و بنەماڵەی شێخانەوە سوپاسی یەک بە یەکی ئێوەی ئازیز دەکەین. سوپاس بۆ هاوغەمی و هاوسۆزی گشت لە یەکتان. شێخ لەتیف لە ساڵی 1983 لە تیپی 51 گەرمیان و دواتر لە تیپی 53 درێژەی بە خەباتی پێشمەرگایەتیدا لە سەرجەم داستان و نەبەردیەکانیدا هاوسەرەکەی شان بەشانی خۆی بەشداری کردووە. بە کۆچی دوایی کاک شێخ لەتیف زۆر دڵگران بووین. کاک شێخ لەتیف هەم لە خێزانێکی گەورە بووە و هەم خۆی و هەم براکانی و هەم ئامۆزاکانی و هەم کوڕی و هەموو کەس و کارەکەی هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوان لە دروستکردنی شۆڕشی نوێی گەلەکەمان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەور و تەئسیرێکی یەکجار بەرچاویان هەبووە. لەتیف بابە ڕەسوڵ ناسراو بە شێخ لەتیف لە ساڵی 1966 لە گوندی تورکەی گەرمیان لەدایک بوو و لە ژیانی پێشمەرگایەتیدا چەندین پلە و ئەرکی پێسپێراوە و دوایین جار بە پلەی عەمید جێگیری فەرماندەی لیوای پێنجی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتنی سلێمانی بووە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.